گفتوگوێم پرس و باس و بەتاکەین لەگەڵ زۆر بەڕێز کاک بەجە ئەحمەد شارەزا لە بواری نەوت کاک بەجە سڵاو لێبێ بەخێرات سەرچاو زۆر بەخێر بێ کاک بەجە دەم ڕێککەوتنە دڵ پێی خۆشە زۆر سپاس بۆ جەنابتان وڵای بە پرسیارەکەت من بە نەخێر بەڕاستی جواب دەدەمەوە چونکە ئەو ڕێککەوتنانەی کە کراوە لە نێوان هەرێمی کوردستان و حکوومەتی ئیتیحادی لە دوای ساڵی 2014ەوە هیچ ڕێککەوتنیشان لەو ڕێککەوتنی ساڵی 2021 کە ئەو کاتە بەڕێزکە قوبات سەرۆکی شاندی دانوستانکاری نێوان هەرێمی کوردستان و حکوومەتی ئیتیحادی بوو هیچ ڕێککەوتنە بەقەدەر ئەو ڕێککەوتنە باش ناکرێت لە بابەتی بوجۆ لە بابەتی نەوتیش بەڕاستی ئەو ڕێککەوتنە ڕێگری بۆ دروستکرا و کێشەی بۆ دروستکرا و نیانێش بچێتە بواری جێبەجێکردنەوە ئەگجنا لە 2021 کەوتاوە کەسا شتێک بە ناوی کێشەی موچە و بوجە لە هەرێمی کوردستانە نەما بوو کۆتایی پات و بەڵەکەڕکەرەوە ئەوە چی بوو ئەو ڕێککەوتنە کە ساڵی 2021 کرا تەبیعی وا ڕێککەوتن هەردوو لە کە لە یاسای بودجی ساڵی 2021 شاکە و کاتە کازمی سەرۆک وەزیران بوو جێی کرایەوە بوو بە یاسا عنی بۆ هەموو عێراق جێبەجێ کرا کە هەرێمی کوردستان پابند بێ بەوەی خۆی نەوتی خۆی بفرۆشێت خۆی نەوتی خۆی هەناردە بکات خۆی نەوتی خۆی بەرهەم بێنێت بەڵام تەنها داهاتی 250,000 بەرمیل نەوت بە نرخی سۆمە بدا بە حکوومەتی عێراق بەس تەنها داهاتەکەی واتە هەرێمی کوردستان بەرهەمێنان هەناردەکردن و فرۆشتن هەموو پرۆسەکە لە بەردەستی خۆیان بوو تەنها پارەی 250,000 دا وە کۆی بودجێ خۆشی وەربگرێت ینی کۆی بودجێ هەرێمی کوردستان وەربگرێت ئەو کاتە بەزمۆچە نەخێت بودجێش وەربگرێت لەگەڵیدا ئەوە بۆ ڕێگری بۆ دروستکرا نانێت جێبەجێ بکرێت و ڕێگرەکەش لە هەرێمی کوردستانەوە بوو بە سەراحەت ینی بێڵم لە هەرێمی کوردستانەوە بوو نانێش ئەو کاخوات خۆی لە هەرێمی کوردستانەوە نەچوو بە نێنەرایەتێرە نەچوە ئەزانین چۆنە خۆت دۆخی هەرێمی کوردستان و سیاسەتی بەڕێوەبردن لە هەرێمی کوردستانە ئەزانین کە چۆن بوو کە چۆن لە هەرێمی کوردستان کار کراوە کە چۆن لە هەرێمی کوردستان حکوومەتی هەرێم بەڕێوە براوە ئەمانە کێشەی بۆ هەرێمی کوردستان دروست کردووە بۆ کێشە و گرفتی گەوری بۆ دروست کردووە کە تاوەکو ئێستا هەرێمی کوردستان نەتوانێت بەشە بودجەی خۆی وەربگرێت ئەمەی کە ئێستا کراوە لە نێوان هەرێمی کوردستان و حکوومەتی ئیتیحادیە یەک ئەو ئاستەی کە ئیمزای کۆنووسەکەی کردو ئاستێکی سیاسی باڵانیە تاوەکو ئینسان دڵی پێی خۆش بێت و بڵێت ڕێز لە واژۆکانی خۆیان نەگرن و پابند دەبن پێوەی ئەو ئاستە کە کراوە لەگەڵ ڕێزم بۆ یەک بەیەکیان ئەو بەڕێزانە ئاستێکی ئیداری خوار ئەتوانم بڵم بەڕێوەبەری گشتیشان هەیە کە ئەمە کردووە کەس ئیمزای لەسەر کردووە ئەو 23 کەس گەشت بن بە هەر کەس لە وەزارەتی نەوتیانە تۆش وەرئیمزایەکی بکە خراپی لەسەر نەکە ئەو 23 ئیمزایە کە کراوە مقابل بە دوو ئیمزانیە کە سەرۆک وەزیران یاخود لەسەر ئاستی باڵا بیکات ئەمە وەکو ڕێکەوتنەکەەوە ئەو ڕێکەوتنێش کە کراوە نەقسێکی زۆر گەورەی تیادا تەنانەت ئەم ڕێکەوتنانەی دوایش کە لە نێوان هەرێمی کوردستان و حکوومەتی عێراق کراوە ینی باسی تەنها موچەی هەرێمی کوردستان کراوە باسی بودجە نەکراوە کە حکوومەتی عێراق پابند بکرێت بۆی کە بەشە بودجە بنێرێت یعنی منطقی تیانێت تۆ لە 150 داهاتی نانەوتی ڕادەست بکەیت منطقی تیانە نەوتی خۆت ڕادەست بکەیت کۆی بەرهەمێنانی نەوت لە هەرێمی کوردستانە ڕادەست بکەیت مقابل بۆ تەنها موچە وەربگریت داهاتەکەش داهاتی نانەوتی نییە ئێستا بەغداڵێ داهاتی هەموو نەوتیش داهاتە نەوتیەکانش ئەو بەرهەمە نەوتیانش ئەو 50,000 بەرمیلش کە هەرێمی کوردستان بەرهەمی ئەێنێت و لە گۆکانی کوردستان تەسفێکرێت و ئەکرێتە بەرهەمی نەوتی و فرۆشە بێ داهاتی ئەوشی بۆ بگەڕێن نیوەی داهاتیەوەش هەمووی هەمووی داهاتەکە بەڵام تەنها چی لێ دەردەکرێت تێچووی گواستنەوە و پاڵاوتنەکەی لێ دەرەکرێت و باقیەکەی تری دەبێت ڕادستی حکوومەتی عێراق کرێت باشە وڵا کاک بەجەدە و مۆزوعی باست کرد مۆزوعێکی گرنگە هەرێمی کوردستان ئەی بەداخەوە دەڵێم ئەم 50,000 بەرمیل نەوتە 50 یا زیاترە ئێستا ئەوەی کە بۆ ناوخۆ بەکارێنێ ینی بە نرخێکی زۆر گران دەیفرۆشێتەوە بە هاوڵاتیەکانی ئەی خۆمان لە بەنزیخانەکانە بە نرخێکی زۆر گران بەراورد بە ناوچەکانی دیکە عێراق بەنزینمان دەدەنێ نەوتمان دەدەنێ ئێکە تۆم داهاتی دوو ڕۆژی تر بچێتەوە بۆ عێراق بۆ ئاوە هاوڵاتیانی خۆمان بچەوسێنینەوە بەم پارە زۆرە پێیان بفرۆشین و داهاتەکەشی بۆ هەرێم نەبێت کاگڕانکۆ لە بودجێ عێراق لە یاسای بودجێ عێراقا جۆرێک بودجەکە پێوترە بودجێ حاکیمە دیاری کراوە بۆ دامی سوتەمەنی و خۆراک و ئەم پرۆسانەی کە حکوومەتی عێراق بەڕێوە یەک تاکە دۆلاری نەدراوە بە هەرێمی کوردستان و هەرێمی کوردستان من چەند جارێکی ژووتومە ئێستاش لێرەوە تەکیدی لێکەمەوە ئەگەر 50,000 بەرمیل نەوتی خاو وەربگرێت لە بری ئەوەی کە بەشە سوتەمەنی
بۆ هاوڵاتیان دابین کە هاوڵاتیانی هەرێمی کوردستان چاوەڕوانی ئەوە نەکەن کە لیترە بنزین بە 450 دینار و هاوشێوەی عێراق وەربگرن چونکە هەرێمی کوردستان هیچ بودجەیەکی نییە بۆ دامی لەمە سوتەمەنیەکەی خەتای هەرێمی خەتای بەغدایە بەدڵنیای دەکامە خەتای هەرێمی کوردستانە بە نرخی بازرگانی فرۆشی و ئەزانین چۆنە کێشەکە ناتوانانی بڵێ 100% خەتای هەرێمە 100% خەتای هەردوو لە هەم حکوومەتی اتحادی بەکارەکانی خۆی و بۆ دەسەڵاتە دەستوریانی خۆی کە هەیەی هەڵناسێت و هەڵیش نەساوە لە ڕابردوودا و هەرێمی کوردستانیش بەڕاستی لەبری ئەوەی داوای نەوتی خاوکە داوای بەرهەمە نەوتەکان بکات ڕاستە خۆ بووی بێ باشترە باشە هەرێمی کوردستان خۆ بەغدا دەڵێ هەموو نەوتەکەم بۆ بنێرە هەرچەند ئەمە لە ڕووی سیاسیەوە خراپاگینە خەڵک قازانجێتی بەداخوا بێ وا بڵێ نەوتەکە لای بەغدا بێ خەڵک پارەکەی وەرەگرێت و بە هەرزانتر دەستی دەکرێت زەکە لەسەر یەک شتە بەغدا دەڵێ هەموو نەوتەکەتم بۆ بنێرە من وەکو ناوچەکانی خۆم چەندێ پێویستی ناوخۆ دەیە من بۆ دابینەکەم لە نەوتی سپی لە بنزین بۆ نرخی کە لای خۆمان هەیە کاگڕانکە حکوومەتی عێراق لەگەڵ ڕێزمە ڕازگۆنیە لەم بابەتە ینی با ئێمە سەریح بین لەسەر بابەتەکان مەوزوعی ڕادستکردنی هەموو نەوتی هەرێمی کوردستان بە حکوومەتی عێراق ئێستاش دڵنیات دەکەم کە هەموو نەوتەکەشی ڕادست بکە هەر 280,000 بەرمیلەکە کە ئینتاجێکی ڕادستی بکە ئەو بەشە بودجێ خۆتت بۆ نانێرێت ئەو بەشە بودجێ خۆتت بۆ نانێرێت ئەمە یەک دوو حکوومەتی عێراق ئەگەر دەیەوێت سعری نەوت و بنزین و ئەمانە هاوشێوەی ناوچەکانی تری عێراق بە پێویستە لە بودجێ حاکیمە بەشی هەرێمی کوردستان بدات کە لە بودجێ هەرێمی کوردستان لی بڕیوە لە کاتی خۆیدا لی بڕیوە لە یاسای بودجەکە لی بڕاو و ئێستا تەوزیعکرێ بەسەر ناوچەکانی تری عێراق بەسەر 15 پارێزگاکەی تری عێراق بەکارهێنرێت لە پارەی بودجەی هەرێمی کوردستان لە پارەی ئێمە لە پارەی بە پارێزگاکانی دیکە عێراق بەڵە بە تەئکید هەموو جاری ژوا پیشانەدەن ئەوان مەخدورن و ئێمە غەدریان لێ ئەگەر سێری یاسای بودجێ عێراق بکرێت کە ئەو بودجێ بەو شێوەیە هاتووە غەدری گەورە لە هەرێمی کوردستان کراوە غەدری گەورە لە بەشە بودجێ هەرێمی کوردستان و لە قوتی خەڵکی کوردستان کراوە و پێویستە ئەو شاندانی هەرێمی کوردستان کە ئەچنە عێراق بە وردی ئەم بابەتە ڕوونکەنەوە یعنی ئێمە داوای بەشە موچە نەکەین وەڵی بەشە موچە یعنی ئەزانی چۆنە بچووکردنەوەی هەرێمی کوردستانە کە تۆ داوای ئەوەکەیت تەنها موچەم بۆ بنێرە تۆ بەشە بودجەیەکە تێ ئەم بەشە بودجێت هەم لە بودجە سیادیەکان کە هەتەوە هەم لەو بودجانەی ترکە لە بودجێ ئیسیسماری و بودجەی پەرەپێدانی پارێزگاکان و بودجەی تەشغیلی و بەمانە بۆت بێت بۆ هەرێمی کوردستان کە مافی خۆیەتی وەری بگرێت نەک ئێمە دانیشین حکوومەتی عێراق نیوەی داهاتە نانەوتیەکان و نەوتیشت لێ وەربگرێ و مقابل بەوەش دانیشێت تەنها بەشە موچەت بۆ بنێرێت تەنها موچەت بۆ بنێرێت کە موچە بەشێکی بچووکی ئەو بودجەیە کە شایستی هەرێمی کوردستانە باشە کاک بەرزە ڕەنگە ئێساندامێکی لێژنەکە بڵێ کاکە ئەوە لە دوورەوە ئەوا دەڵێن بەڵام هەرێمی کوردستان ئەوەندە وەکو دەڵێ زمانی زاڵە بەسەر بەغدایە ئەی خۆ بەغداش دەڵێ کاکە تۆش داهاتی ناوخۆ نانێری نەود نانێری من موچەکەش بۆ نێرم وەکو وا دەردەکەوێ بەداخەوە ینی بە خاترانە بۆمان دەنێرێ ئێستا دەڵێر بە موچەشەوە سنداوی بودجە شەکەن بەڵێ خۆی خەلەلەکە لە چیە کاک ڕانکۆ هەرێمی کوردستان ئەو شاندانەی کە چوونەتە بەغدا بە تایبەتی شاندە تەکنیکیەکان یاخودەوەتا بۆ شاندە سیاسەکانیشان ڕوون نەکردوێتەوە کە پێویستە هەرێمی کوردستان وەرەقەی گفتوگۆکردنی لەگەڵ حکوومەتی عێراق یاسای نەوت و غازی اتحادی بێت ئێمە دانەنیشین هەموو جارێک 23 کەس بنێرین ئیمزا لەسەر وەرەقەیە بکات و وەرەقەکە وەرەقەیەک و ڕێکەوتنێکی کاتی بێت و هەر ڕێکەوتنێک لە نێوان هەرێمی کوردستان و حکوومەتی ئیتیحادی لە دەرەوەی ڕێکەوتن لەسەر پرۆژە یاسای نەوت و غازی ئیتیحادی بێت بابەتێکی کاتیە و حکوومەتی عێراق خۆشی لەم بابەتە ئەدزێتەوە یعنی حکوومەتی عێراق لە ساڵی 2007ەوە هەتاوەکو ئێستا چەند پرۆژە یاسایەک ئامادە کراوە هیچی جێبەجێ نەکراوە بەغدا خۆی لێدزێتەوە بەڵێ هەتاوەکو ئێستا بەغدا خۆی لەم بابەتانە دزیوەتەوە ینی لە بابەتی یاسای نەوت و غاز کە دەرنەکراوە کە دەستوری عێراق لە مادەی 112دا پابەندی حکوومەتی عێراقی کردووە بە دەرکردنی یاسای نەوت و غازی اتحادی و لە مادەکانی 113 و 15 بۆ ڕێخستنی پەیوەندیەکانی نێوان هەرێمی کوردستان و ڕێخستنی ئەو سێکتەرانە لە ناو عێراقا بە شێوەیەکی گشتی پابەندی حکوومەتی اتحادی کردووە کە پێویستە تەشریعی یاسای بکان نەیکردووە هەتاوەکو ئێستا لە 2005 و 2025 تەواو دەکەین 20 ساڵە ئەم یاسایە دەرنەکراوە حکوومەتی محەممەد شیع سوودانی کە پێک هات یەکێک لە
بڕگەکانی بەرنامەی کاری حکوومەتی محەممەد یاسای نەوت و غاز یاسای نەوت و غاز لە ماوەی 6 مانگە ئێتاوەکو سەش خۆی لێ دزیێت یعنی تۆ تەسەور کە لە 2010 و بۆ لە خازانجیان نییە کاک بەجەر نەخێ لە قازاجیان نییە چونکە حکوومەتی عێراق دەیەوێت بۆ ئالێتانی کە هەیە ئێستا ئەو ئالەتی بەڕێوەبردننی نەوتە هەیە کە لە عێراقە نەوت و غاز کە هەیە هی ئالەتێکی مرکزیە پێچەوانەی دەستوری عێراقە پێچەوانەی پێکاتی حکومڕانی لە عێراقە پێشتر حکوومەتی عێراق کاتێکە یاسای کۆمپانیای نیشتیمانی عێراقی لە ساڵی 1970 هەڵۆشاندەوە ڕژێمی بەعەس هەموو دەسەڵاتەکانی خستەوە سەر وەزارەتی نەوتی ئەو کاتەی عێراق بۆ ئەوەی کە نەوت و غاز لە عێراقا 100% مرکزی بێت هەتا ئەوکو ئێستاش حکوومەتی عێراق بۆ یاسایە کارەکە بۆ یاسای سەردەمی بەعەس بۆ یاسای سەردەمی بەعەس کارەکەات لەگەڵ هەرێمی کوردستان لەگەڵ سەرجەم پارێزگاکانی تریشە ینی خۆ کێشەی نەوت و غاز کاک ڕانکۆ تەنها لە نێوان هەرێمی کوردستان و حکوومەتی ئیتیحادیە نییە لە نێوان پارێزگا بەرهەمێنەرەکانی نەوتیشای لە عێراق بەسڕێش کێشەی هەیە کەرکووکیش کێشەی هەیە ئێستاش من پێت دەڵم سبەینە بەسڕە ببێتە هەرێمێک سبەینە ئەنبار بێتە هەرێمێک سبەینە پارێزگایەکی بەرهەمێنەری نەوت لە عێراق هەمان مشکلی هەرێمی کوردستانی بۆ دروست دەکەن هەمان بودجێلی ئەبڕن هەمان کێشەی بۆ دروست دەکەن یعنی حکوومەتی عێراق هاتووە کۆی داهاتی نەوت کۆی بەرهەمێنانی نەوت لەم پارێزگایانە لە ڕێگەی کۆمپانیای سۆمەوە بە شێوەیەکی مرکزی فرۆشێت نە ئەیڵێت ئەو پارێزگایانە بەشداری تیا بکەن لە پرۆسی بەرهەمێنان نە ئەیڵێت لە پرۆسی گرێبەستین و پرۆسە یاسایەکانە بەشداری بکات و نەدەهێڵێت لە داهاتەکەیشیدا وەکو پێویست بەشداری بکات یعنی هەموو پارێزگاکانی تری عێراق بێدەنگیان بەرامبەر ئەم حەقە دەستوری هەڵبژاردۆ بەرامبەر بەوەی کە کێشیان بۆ دروست کاک بەجەر یان ئێستا تۆ ئەم ڕێکەوتنت پێ باش نییە هەرێمی کوردستان 50,000 بەرمیل نەوت بۆ ناوخۆ باخێکی تری بۆ سۆمۆ ڕێکەوتنەکە وایە کە سبەینی ئێمە شەڵا گەشتینە 500,000 بەرمیلیش بەرەمی بێنین هەر بۆ سۆمۆ بێ هەر بۆ بەغدا بێ ئەم ڕێکەوتنە بە قەناعەتی من ڕێکەوتنێکی باش نییە بۆ هەرێمی کوردستان بۆ قەواری سیاسی هەرێمی کوردستان لەوانەیە بۆ مانگە 2 مانگ تەسەوری ژەکەم خۆی ڕێکەوتنەکار بۆ 2 مانگ عنی بۆی کە لێساوە بە سەریحی باسیکەین بۆ 2 مانگە هەتاوەکو ئەو کاتێک کە ئەو کۆمپانیا ئەمریکی کە بڕیاری لێدراوە بێت هەڵسەنگاندن و تەخمین بکات بۆ تێچووی بەرهەمێنانی نەوت لە هەرێمی کوردستاندا هەر بۆ ئەو ماوەیە بۆ ماوەی 2 مانگە لە دوای 2 مانگەکە من دڵنیام کە کێشەی تر دروستە بێتەوە لە نێوان هەرێمی کوردستان و حکوومەتی ئیتیحادیە هەروانی ئیمزایان کردویانی وا لێ خوێنیتەوە بۆیە ئەمان ئیمزایان کردووە کە لاسێکی باڵانین بۆی کە پابند دەبن پێوە ینی سەر و خۆیان بتوانێت کە تەجاوزی دەسەڵاتەکانی ئەمان بکات باشە کەواتە ینی ئەو پەڕی مانگێک 2 مانگیکە ئەگەر ئەم ڕێکەوتنە جێبەجێش بکرێت ئەم ڕێکەوتنە جێبەجێ بکرێت ئەو کاتە مادەی 12 لە یاسای بودجێی عێراق ئەیەندێتە پێشەوە کە هەموارەکەی کراوە دەڵێ پێویستە لە ماوەی 2 مانگە کۆمپانیایەکی ڕاوێژکاری هەڵسەنگاندن کا بۆ تێچووی بەرهەمێنانی نەوت لە هەرێمی کوردستاندا و لە دوای ئەو 2 مانگە من دڵنیام کێشەی بۆ دروستە بێتەوە چونکە تێچووی نەوتی هەرێمی کوردستان بە بۆچوونی من ئەهێنە خوار 16 دلار ینی کە هەرێمی کوردستان بۆ بابەتە ڕازی نابێت بەم قسەیەوێ خەڵکی هەرێمی کوردستان ئەم ڕێکەوتنەش هەر بە ئیسراحەت سەر نەخاتە سەرسەرین وەڵا بەداخەوە تر بەڕاستی ئەوە کێشەکانە کاک باجەت ینی خەڵک دەڵێ ئەبێ ڕێکەوە ڕێکەوتنەکە ئێستا کراوە بەڵام قسەی کۆمپانیەکانی تێدا نیە ینی قسەی کۆمپانیەکان ونە ئەمان چیان لێ بەسەریە هەندێک دەڵێن ئێمە بووین بە وەکو دەڵێ مستعمەرەی کۆمپانیا بیانیەکان ئەوان ئێستا مامەڵە دەکەن بە نەوتی هەرێمەوە کاک ڕانکۆ ئەم بابەتە کە لە بەرچاوی میدیاکان و لە بەرچاوی خەڵک بۆ شێوە زەکراوەوە کۆمپانیەکان ئەو دەسەڵاتیان نییە من عقدی کۆمپانیەکانم خوێندوتەوە و عقدی کۆمپانیەکان سەیری هەموو بڕگە بە بڕگەکی هەر هەمیانم کردو خوێندومەتەوە کۆمپانیا نەوتیەکانی هەرێمی کوردستان مافی خاوەندارەتی نەوتی هەرێمی کوردستانیان نییە ئەمە با ڕوون بێت چونکە خاوەنی ئەمە بیانوویەکە دروست کراوە کێ دروستی کردووە ئەتر لایەنێک هەرێمی لە کوردستان هەرێمی کوردستانەوە دروست کراوە بۆ کارتێکی فشار لەسەر کۆمپانیا نەوتی لەسەر حکوومەتی عێراق لە کاتی ڕێکنەکەون ئەڵێن کۆمپانیەکان کۆمپانیەکان ئەڵە بابەت کۆمپانیەکان ئەگینا مۆزوعی کۆمپانیەکان لە هەرێمی کوردستان خاوەندارەتی نەوت ناکەن یعنی ئەمە لە چونکە ئەو بۆ جار ئەو پیاوە ئەسمەرە خوێن شیرینەکە مێڵس کاکەن بزانوتە بێژی ئەپیکۆر
دێت و لێ دوانەداوەڵێ ئێمە بەمە ڕازیە بین و بەمە ڕازی نابین و وەکو یانیتر ئەو قساکە بە ناوی نەوتی هەرێمەوە کاک ڕانکۆ ئەو پەیوەندی کە لە نێوان کۆمپانیەکان و حکوومەتی هەرێمی کوردستانە ڕێکخراوە لە چوارچەوەی گرێبەستەکانە هیچ بەڕگەیەکیش لە گرێبەستە نەوتەکانی هەرێمی کوردستاندا ڕێگەی نەداوە بە کۆمپانیا نەوتەکان ببن بە خاوەنی ئەم نەوتە ببن بە خاوەنی بیرەنەوتەکانی هەرێمی کوردستان ببن بە خاوەنی نەوتی هەرێمی کوردستان لە ماوەی 14 ساڵی ڕابردوو کە هەرێمی کوردستان نەوتی خۆی ڕاستەوخۆ هەناردەکرێت هەتا 2023 یەک کۆمپانیای نەوتی نەبوو دانیشە ڕۆژە بەرمی لە نەوتی خۆی بفرۆشێت هەرێمی کوردستان خۆی ڕاستەخۆی فرۆشت لە دوایە حەقدەسی ئەدا نەوتی هەرێمی کوردستان ئێستاش هەروایە ئەی ئەم ملیارێک قەرزاری وەکوڵێمە تۆ زێرەمی ئەها چۆنەڵی چاوبەرە خواری کۆمپانیەکان کردووە ئەڵە ملیارێکمان لای هەرێمە بماندنەوە اینجا ڕێکەوتنەکە ملیارێک شتێک زیاتریشە ملیارێک شتێ زیاتریشە دلار شتێ زیاتریشە دەوری ملیارێک و 200 میلیۆن دلارە ئەم پارێهی مانگی دەی ساڵی 2022 چونکە کۆمپانیا نەوتەکان کاتێککە هەرێمی کوردستان نەوتی ئەفرۆشت لە دواییە بە تقریبا نزیکەی دەوری 3 مانگ 4 مانگ چکەمە ڕێکەوتنی نێوان کۆمپانیەکان و هەرێمی کوردستان بوو بەم شێوەیە کە نەوتەکە بفرۆشێ پاش دوای حەقدەسەکان ئەمداتێ ئەم حەقدەسە لە دوای ڕاگررتنی نەوتی هەرێمی کوردستان لە مانگی ئاداری ساڵی 2023 لە بینی مانگی ئۆکتۆبەر هەتاوەکو مانگی ئادار ئەو 6 مانگە حەقدەستی کۆمپانیاوتەکان نەیداوە پێیان هەرێمی کوردستان ئەو پارەی کە دەستی کەوتووە لە داهاتی نەوت خەرجی کردووە بەنیاز بووە لە دوای ئەوە حەقدەستی ئەم مانگانە بداوە هاکەزا بەم شێوەیە ئێستا کەڵەکە بوو ئەو حەقدەسە ماوەتەوە ئەجینا هەرێمی کوردستان دڵنیام کە ئەیدا پێیان ڕەگەر نەوتەکە ڕانەگیرە کاکباجە سپاس دەکەم سپاس بە ڕۆژاریکردن سپاس بە ڕوونکردنەوەکانت لەسەر ئەم ڕێکەوتنە لانی کەمەگەر بۆ 2 مانگیش بێ با هەر بڵین خەڵک هیچ نەبێت 2 مانگیش موچە وەرگێ هەر تا ئاکەوێتەوە سەرسکە و تا هەڵبژار نەکرێ و حکومەتی تازە پێگیە خەڵک وای لاتەوە 10 ساڵ هەر ئەڵێ مانگە وەرێگرن خواکەریمە بۆ مانگی سپاس دەکەم خۆشەویستان لە دوای پشوویەک دێنەوە خزمەتتان